بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی خۆشەویست لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ سوپاس و ستایش دەرەبڕین بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی نیعمەتی ئیمان و لەش ساغی و نیعمەتی باران و ئەمن و ئارامی و ئاسایش. درود و سڵاو و میهرەبانی خوا بە قەژمارەی دڵۆپە بارانەکانە خوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان، ئەو پێغەمبەرە خۆشەویستەی کە ئاڵا هەڵگری بەرەو خواچوون و ڕووناکردنەوەی دڵی بە کەلاوە بووی مرۆڤەکانە. ئەمڕۆ ڕۆژی هەینیە و بە ملیارەها درود و سڵاوا دەنێرین بۆ گیانی خۆشەویستترین و بەڕێزترین یان نوری چاومان پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. ڕێز و سڵاو و حورمەت و خۆشەویستیم بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست دەرەبڕم. تەمەنای ڕۆژێکی پڕ لە ئاسوودەییتان بۆ خوازم دوور بوون لە تەواوی کێشە و نەخۆشی و ئازارێک. تاعەت و عیبادەتی هەموو لایەکیش لە ڕۆژی پیرۆزی جمعەدا قبوڵ و وەرگیراو بێ. ئیسلام و تێڕوانینی بۆ زەوتکردنی ماف و مڵکی گشتی یا مڵکی خەڵکی دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەفەر. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام هەر لە تاکەوە هەتاوەکو ئاستی حکومڕانی و دەسەڵات بە شێوەیەک دەچێ بە گژ ئەو کەسانەدا کەوا دەبنە هۆکاری زەوتکردن یا ماڵ و مڵکی خەڵکی زەوت دەکەن. هەم لە دنیادا سزایەکی بۆ داناون، لە قیامەتیشا سزایەکی بە ئێشتری بۆ داناون. بە تایبەت ئێمە ڕۆمانەوێ بیبەستینەوە بە خواردنی مڵکی گشتی یان بۆ نمونە زۆر جار دەسەڵات خۆی دەبێتەوە هۆکاری ئەوەی کەوا خەڵکێک لە وڵاتەدا هەبێ کەوا ئەرک و ماندووبوونێکی زۆری بۆ بەدەزێنانی ئەم کیانە و ئەم سیستەمەدا بێ، بەڵام لە ئێستادا بێماف کراوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا وەکۆڵێ جێبەجێکردنی یاسای چاکسازی لە هەرێمی کوردستان جارێکی دیکە ئەمەی هێنایەوە پێشچاو کە خەڵکێک هەن هێشتا بە کولەمەرگی دەژین و موچەیەکی ئەوەندە کەمیان دەدرێتێ کە لەوە ئەچێ بەشی ڕۆژی کەسێکی ئاسایی یا مانگێکی ئەم تەنها لە جلوبەرگی کەسێکی ئاساییدا تێپەڕ نەکە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگەوە تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەم مەسەلەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد بانخوازی ئیسلامی کردەوە. مامۆستایان زۆر بەخێر و سوپاس بۆ ئامادە. سوپاس بۆ جەناب. سەرەتا با لەوە باس بکەین مەسەلەی ماڵ لە ئاینی پیرۆزی ئیسلامە گرنگێکی زۆری پێدراوە. بەستمەوەیە زۆر فەرموودەوە ئاەتمان هەیە لەسەر هەم پاراستنی ماڵ هەم بەگژاچوونەوەی ئەو کەسانش کە دەبنە هۆکاری خواردنی ماڵی و مڵکی خەڵکی. تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەو کەسانەی کە هەمیشە زەوتکەری ماف و مڵکی خەڵکین چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا محمد وعلى إخوانه من النبيين وآله الطيبين وصحابته أجمعين وعنا ببركاتهم إلى يوم الدين يوم يقوم الناس لرب العالمين. طبعا دست خوشید ليكم بۆ برنامەی خۆی گەورە زاوباتەوە بخاتە میزانی حەسەناتی هەمووانەوە. پێنجشت هەیە لە شریعەتی ئیسلامیە ئەبێ بیپارێزی. یەکێ لەوانە سەروەت و سامانە ئەلمال. پێویستە هەم لە وەکو تاک و هەم وەکو وڵات و حکوومەت و کاربەدەستان ئەبێ بیپارێزن. حکوومەت کاتێک کە هەڵەبژێرێ کاتێک کە دائەنرێ بۆ دوو مەبەستە وەکو ئیمامی ماوەردیە فەرمی. یەکەم بۆ سیاسەتی دەوڵەتە، سیاسەتێکی چاک و باش و پاک بە باشی و بە چاکی و بە پاکی سیاسەتەکە ئەنجام بدات. دووهەم بۆ پاراستنی بەیەضەی ئیسلامە، بۆ پاراستنی دینی خەڵکە، بۆ پاراستنی قیامەتی خەڵکە، بۆ پاراستنی خواپەرستی خەڵکە. هەچ کەسێک و هەچ حکومەتێک و هەچ کاربەدەستێک ئەم دوو سیفەتەی تیاوێ لێی مەترسە. پارە ئەوە مهمە، سەرۆت و سامان ئەوە مهمە. لە پێناویە خوای پەروەردگار جارێ لە ماڵەکانەوە دەستی پێ کردووە لە مەسئلەی بێباوکەوە. إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا. لا بێباوکێکەوە دەست پێکات ئیتر بزانە هەتا بەرەوسەر کەواتە سەروەت و سامان واجبی سەرشانمانە کە بیپارێزین چونکە نیعمەتێکی خۆی پەروەردگارە. چونکە خوا ئەفەرمێ وآتوهم من مال الله الذي آتاكم. مالەکە مالی خوایە. من و جەنابت و غەیری ئێمە سەرپەرشتیارێکن لەسەر پارەکە. ئەگینا یعنی خاوەنی حەقیقی نین وئینەما خاوەنێتی ئەگەڕێتەوە بۆ خوای پەروەردگار جەل جەلالوه. سێ جۆر ظڵممان هەیە. ظڵمێکمان هەیە بە حەقی خوا، ظڵمێکمان هەیە بە حەقی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام و شەریعەت سونەتەکەی، و ظڵمێکیشمان هەیە بە حەقی نەفسی خۆمان. هەچ کەسێک سەروەت و سامانی خەڵک زەوت کە ظڵمی کردووە لە خوا، لە پێغەمبەری خوا، لە خۆشی و لە مقابلیش.
کە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام حەدیثێک لە بوخاریە اتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة واتە ئامان قەڵغانێ حیجابێ حاجزێ دیوارێ بخەنە بینی خۆتان و ستەم خۆتان و ظلم لأن الظلم ظلمات يوم القيامة چونکە ظلمەکە ئەبێ بە ظلمات ئەبێ بە تاریک و تاریکستانی لە قیامەتە کەواتە مەسیری کەسی ظالم کە مەبەستی ئەوەیە لێرە مەبەستم ئەوەیە کەسی ظالم ئەوەیە کە سەروەتی خەڵک زەوتەکات سامانی خەڵک زەوتەکات کە مەسیری ئەوەیە ئەچێتە دۆزەخەوە والعیاذ بالله ئەمە تهدیدی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام قسەی کۆلکە مەلاوشت نییە ئەمە شەریعەت و ئەمە قورئان و سونەت وا ئەفەرمون اینجا وەرە سەر مەسئلەی سەروەت و سامان لە پارچە ئەرزێکەوە دەست پێ بکە کە پێوترێ ثەوابیت و ئوسولی پێوترێ هەرتا وەرەق پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ هەچ کەسێ شبرێک واتە بستێک لە خاکی یەکێک داگیر کە خوای تەعالا تەوقیەکە لە قیامەتە لەو پارچە ئەرزەیە کە داگیری کردووە ئەی باد بە ناخی حوتەمین ئەرزە حوتەمین طەبەقەی ئەرزە والعیاذ بالله تاوانەکەی ستەمەکەی ئەوە گەورەیە کەسێک هات وەلای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ئەی پێغەمبەری خوا پیاوێک ئێوێ پارەکەم لێسەنێ فەرمووی ئیمنعه منعیکە فەرمووی فەئین قاتەلنی قال فقاتله ئەگەر شەڕی لەگەڵا کردم وتیش تۆی شەڕی لەگەڵاکە قال فإن قتلني قال فأنت في الجنة قال فإن قتلته قال فهو في النار فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەگەر کوشتمی فەرمووی تۆ لە بەهەشتایت شەهیدیت ئەگەر کوشتم فەرمووی ئەو لە دۆزەخایە لەسەر پارە من قوتیلە دونە مالیه و دونە ئەڕضیه و ئەم حەدیثانە واردن بەڵام مەقالێکی لەسەرە لە بابی يعني سند و متن و شتەکەیەوە من قوتیلە دونە مالیه و دونە ئەهلیه و دونە ئەڕضیه و هەمووی پلەی شەهادەتی پێدراوە چونکە واجبە ئەو شتەی کە مڵکی تۆیە لەژێر دەستی توایە ئەگەر پارە پولەکەتە سەروەت و سامانەکەتە خان و مڵکەکەتە خێزانەکەتە مناڵەکەتە شخصی خۆتە پێویستە تۆ دیفاعی لێ بکەیت خوای تەعالا قەت حەزی لە ئینسانی تەمەڵ و تەوەزەل و ئینسانی ساذج و بەسیط نییە من هەتا قسەیەکم کاتی خۆی نووسی لەسەر مسلمانانی بۆرما کە ئەو هەموو زوڵم و ستەمیان بەرامبەر ئەکرا یعنی مسلمان ئەوە دەسویە ئێدە هەڵسە دیفاعی لە خۆت بکە هەڵسە بشۆ بەدەم ئیشێکەوە خۆ تۆ هەرە کوژدەی ئەو برا بۆرمیە خۆ تۆ هەر ئەسووتێنرێی ئێدە هەڵسە شتێ بکەتەوە بۆ کسێ بهاویژە چونکە خوا محاسبەتەکە لە قیامەتە فئینسانە بێ بۆ سەروەت و سامانی خۆی هەوڵ بە هەرتا ئاخر لەحظە هەرتا ئاخر دەقە نەیدا بەدەستەوە چونکە سەروەتەکە سەروەتی من نییە سەروەتی خوایە و منی کردو بەسەر پرشتیار لەسەری فبالتالي خوا حەزی لە کەسی جەبان نییە بۆیە کەسەکە صحابیەکە والله عەلەم ناوی بەشیرە ڕیوایەتەکە لە موسنەد ئیمامی ئەحمەدایە کاتێکە دێتە خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام و بەیعەتی پێ ئەدا ئەفەرمێ بەیعەتت پێ ئەدەم بەڵام من دوو صیفەتم تایە یەکەم جەبانم دووهەم بەخیلم یعنی نە زەکاتەیەم نە مشارەکەی جیهادەکەم پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر دین جیهادیتیانە بێ کوا دینە مەبەست لەو جیهادە نییە من و بەرامبەر تۆ بگرم مەبەست ئەوەیە جارێ جیهاد 11 نەوعی هەیە وەکو ابن القەیمە فەرمێ جیهادێکیان بۆ خۆمە بۆ ذاتی خۆمە جیهادێکیان بۆ لەگەڵ خۆم و خوایە جیهادێکیان لەگەڵ خۆم و خەڵکایە جیهادێکیان لەگەڵ خۆم و ماڵ و مناڵمایە جیهادێکیان خۆم و مامەڵەمایە ئەمە هەمووی ئەچێتە بابی جیهادەوە جیهاد لە جوهدە جوهد یعنی ئەوەیە تاقەیەکە پێ وزەیەکە پێ بیخەیتە گەڕ بۆ ئەوەی ئەو شتە بەدەستبێنی یان بۆ ئەوەی ئەو شتە لە دەست نەدەی ئەمە پێوترێت جیهاد خەڵک زۆر خراپ لە جیهاد تێگەیشتووە ئەوەی ئەمان باسیەکەن و کە بڤەیە و خەڵک باسی دەکەن ئەمە قیتالە هەموو قیتالێ جیهادە بەڵام هەموو جیهادێ قیتال نییە قیتال جزئێکە لە جیهادەکان کەواتە ئینسانی مسلمان واجبە لەسەری سەروەت و سامانی بپارێزێ بیما ئوتیە من قووە بەوەی کە لە دەستی دێت لەبەرەوەی وەکو وتم مڵکەکە مڵکی خوایە لە ئەسڵا وەکالەتی پێدراوەم ئینسانە هی ئینسان نییە خوا فەرموویەتی من مالی الله واتەی خوای پەروەردگار جەل جەلالوه فبالتالي ئەبێ مسلمانان و ئەصحابی مەبادئ ئەو کەسانەی کە بە ئامانجەوە لە دنیا ئەژین ئەو کەسانەی کە لە دنیا تێگەیشتون ئەو کەسانەی کە پەیامی قیامەت بۆ خەڵک بڵاوەکەنەوە ئەو کەسانەی کە مردن لای ئەو یعنی هی نییە مۆتەکە نییە انتقالە من دار إلى دار ئەو کەسانە ئەبێ زۆر بە مستەغنی بژین یعنی ئیستیغنا بکەن لە هەموو شتێ مادەم ئیستیغناکەن ئەبێ من دیفاعکەم لەو شتێک کە لە بەردەستی خۆمایە زوڵم و ئەو خەڵکە ئەو کەسەی کە سەروەتی کەسێ داگیرەکە ماڵی کەسێ داگیرەکە پارەی کەسێ زەوتەکە بە هەوسی خۆی وەکو وترێ تەخشان و پەخشان و نازام شتێکی واڵێن پێوەیەکە
ئەمە لە قیامەتە مەسئولە و لە قیامەتە سزایەکی زۆر ئەلیمی هەیە لەبەر ئەوەی وەکو وتم ئەسڵ وایە سیاسەتی ئەو خەڵکە بپارێزێ بە سیاسەتێکی گونجاو و چاک و پاک. مامۆستا لە هەر لە مەجای تاکە کەسە بمێنینەوە زۆر جار من نایم ماڵی تۆ ئەرزی تۆ سیارەی تۆ پارەی تۆ زەوت کۆم، بەڵام کاتێکە میراتی باوکمان ئەکەوێتە لای من زوڵم لە خوشکەکان مەکەم مافیان زەوتەکەم. ئەمە تا چەند ئەمەژە چێتە چوارچەوەی زەوتکردنی مافەوە یا مڵکی خەڵکی دیکەوە کە خەڵکێک ئەمڕۆ لە نێو کۆمەڵگەی موسڵمانانە هەزاران و سەدان موسڵمانمان هەیە کاتێک کە باوکیان ئەمرێ میراتەکە بۆ خۆی و ماڵمناڵی خۆی زەوتەکە بۆ براکانی لەبەرەوەی کە بەهێزن و هەستەکە کاردانەوەیان هەیە، بەڵام خوشکەکانی لێ بێبەژەکە و خوشکەکانشی وا ناچارەکە وا تێگەنێکەوە ئەڵێ ئێمە نامانەوە پێویستمان نایە بۆ براکانمان بێ. ئەمە تا چەند چێتە چوارچێوەی زەوتکردنی ماف و مڵکی خەڵکیەوە. لە شریعەتی پیرۆزی ئیسلامە هەرج مافێ خوا داینابێ و هەچ حەدێ خوا داینابێ ئەگەر بە پێچەوانەی ئەو حەد و مافە مامەڵە بکەیت ئەوە زوڵم مستەمە. خوای تعالى دايناوا أفرمي يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين. أما إتر اجتهادي تانية أما خوا يعني بريوية يوا حصي ميك بقدر حصي نيرك بقدر دوجار برامبر كشكية. أما خوا صاو رفعت الأقلام وجفت الصحف. إتر أما نقاش جدالي تانية چونك خواب هاش كسي خلافي أو بكات أو تبابي الظلم مستمو اختصابه أجر ميراتي به أجر ماج به ماچی مناڵەکان زیاتر بکەیت ئەمە مافێکی مناڵەکەی کێ زەوت کردووە. ئەگەر وەکو مناڵەکان وەکو یەک پیان نەبەخشی حتا وهب الزحيلي لە فقه الإسلام وأدلته چی ئەفەرمێ؟ ئەفەرمێ للذكر مثل حظ الأنثيين هەرتا بۆ مامەڵەی حیاتیش ئەبێ هەرتا بۆ مامەڵەی حیاتیش ئەبێ. ئەفەرمێ حتا ئەو باوکە ئەبێ ئەو نە سیاسەتی ماڵەوەی هەبێ سیاسەتی باوکایەتی هەبێ بزانێ کوامەیان کاتێک کە زیادەی پێ ئەدات زەمیری مرتاح بێ لە قیامەتا بزانێ بە حجەی پێ بێ لە قیامەتا بۆچی پێی ئەدرێ. ئەمیکە کەم وەرەگرێ ئەمە لە ئیبتیداییە ئەو لە زانکۆیە ئەخۆ ئەبێ زانکۆکە زیاتر وەرەگرێ حجەیەکی بەدەستەوەیە یعنی ئەو لە دقیق بێ باوکەکە کەواتە حتا لە مەسائلی سۆزە لە مەسائلی عاتیفەیە زانایانی علمی نفس و ئامانەی کە لە تەنمیەی بەشەری و ئەم شتانە ئیشەکەن ئەڵێن هەتا لە پێش لە بەرچاوی مناڵێک تا مناڵەکەی کە ماچ مەکە بەڵکو بە تەنها ماچیان کە بۆی دڵی ئەم گەرد نەگرێ شتێ نەکات یعنی. کەواتە ئینسان لە ماڵی خۆیە مسلمان لە هەر شوێنێکا بێ ئەبێ عەدالەت و دادپەروەری منهەجی بێ هەدەفی بێ هەوێی بێ هەویری بێ هەوێنی بێ ئاواتی بێ ئاوازی بێ سەمفۆنیا مۆسیقای بێ ئەبێ لە هەموو شوێنێکا تۆ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى. أما علتك بويا من عدالة أكم بويا دات برورم لبرأوي تقوى خوا بدز بيرم لبرأوي زياتر نزيق مولا خواي پروردگار جل جلاله. خواي پروردگار داوای کردووە لە هەمووان أن تحكموا بالعدل چییە؟ بەوەی کە خوای تعالی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تشریعیان کردووە چونکە ئەوەی خوا ئەیزانێ خلقك فسواك فعدلك خوا ئەزانێت چی دائنێ بۆ ئەم خەڵکە ئەوەی ئیسا ئەم هەموو منهەجانەی کە لەسەر ئەرزا هەیە لە پەرلەمانەکانە لە وڵاتەکانە لە حکوومەتەکانە هەموو 10 ساڵجارێ هەموو 5 ساڵجارێ پێویستی بە نوێبوونەوەیە پێویستی بە تەجدیدە ئەوە قورئانە کە صالحە بەڵکو مصلحە بۆ هەموو زەمان و مەکان و حاڵێک بۆ هەموو کەسێک شیاوە لە هەموو کاتێکە. ئەو قورئانە 1400 ساڵە بەلبەلەی ناوەتەوە لەبەر ئەوەی ئاەتەکانی حکمەکانی وشەکانی بۆ هەموو کات و ساتێک ئەبێ. فەخوای تعالی کاتێکە حکمێک دائنێ ئەو حکمە ساریە ئەو حکمە هەموو مسلمانێک بێ بچێتە ژێر ئاڵا و ڕایەی ئەو حکمە هەچ کەسێ پێچەوانە ئیش بکە مامەڵە بکات ئەوە ئەچێتە بابی ظلم و ستەم و اختصابەوە غەسبی زەوتی شتێکی مافی مقابلی کردووە لە هەرچیەک بێ ئەگەر مادی بێ ئەگەر معنەوی بێ. ئێمە وازانین مەسەلەی زەوتکردن بەس مادیە برا معنەویشە هەموو شتێک تۆ لە حەدی خۆی تێپەڕکا و لە حەدی خۆی یعنی خەتەکان ببەزێنێت و ئەمە پێوتێت تەجاوز هەموو شتێک تەجاوزی تیابوو ئەمە ئەچێتە بابی زوڵمەوە چێتە بابی ستەمەوە چێتە بابی تعداوە چێتە بابی زەوتکردنی مافی خەڵکەوە هەتا تەنانەت بن بە تۆ ئەڵێم مامۆستا ڕیاز ئەم شتەی تۆ جوانە ئەگەر تۆ لە حیا ئەن بیەی بە من ئەوە غەسپم کردووە من شتەکە ئەوە زەوتم کردووە لەبەر شەرم ئەم شتە بیەی بە من لە 100% ئەزانم کە شتەکە لای تۆ عەزیزە
مستیلەکەتە سەعاتەکەتە بۆین باخەکەتە لای تۆ عەزیزە کە من کە ئەڵێم جوانە تۆ لە ئەوە پێ ما ئوخیدە حەیاءن ئوخیدە غەسبن ئەمە قاعیدەیە یعنی ئەوە ئینسان ئەبێ دقیق بێ ئەوە ئینسان ئەبێ ورد بێ ئەوە ئینسان ئەبێ ئاگای لە خۆی بێ لە هەموو هەنگاوێکیە لە هەموو مامەڵەیەکە نابێت تەجاوزی حەد بکە و ئەبێ ئاگاداری ئەم مەسائلە شەرعیانە بێ چونکە هەم سزای دنیای تایە هەم سزای ئاخرەتی تایە. کورد قسەیەکی هەیە ئەڵێ دار هەڵبڕە لەگەڵ ڕێزمان سەگی دەستدیارە بۆ نمونە زۆر جار ئەوانەی کە مشەخۆر و جەوتکەری ماف و مڵکی خەڵکین ئەمانە زیاتر بە دژی یاساکانی ئیسلام قسەکەن و ئەنووسن و گاڵتەکەن و تانەوەتە شەری لێدەواتە هیچ جارێ نووسەرێک یا سەرکردە یا کەسایەتێکی پاک نابینی کەوا کێشەوی وەکۆڵێ تێگیرانی لەگەڵ یاسا و بەرنمەیەکی ئیسلامی بێ مەسەلەی دەستبڕینی دەست کە بۆ چارەسەری زەوتکردنی مافی خەڵکی بەڵێ یەکێکە لە حەدەکان زۆر جار تەنها ئەوانە واتە خەڵکی فەقیر تەنانەت مەسیحی و جوولەکە و کافری بێت دینی موسالم و ئەوەش کە دوورە لە دزی و لە زەوتکردنەوە کێشەی لەگەڵم یاسایانە چونکە ئەمە بۆ پاکردنەوەی کۆمەڵگەی لە تەوای ئەو تاوانە مادیانەی کەگرێ تا چەند بۆ نمونە ئەم یاسایە لە ئاینی پیرۆزی ئیسلامە چارەسەرە بۆ ئەم ڕەوشەی کە پێی دەگوترێت زەوتکردنی ماف و مڵکی خەڵکی. ئێمە لە شریعەتی لە فقی ئیسلامیە حەوت حەدمان هەیە ئەم حەدە خوای تەعالە لە قورئانە ئاەتێکی ناوە فەرمیوە وەلەکم فی القیصاص حەیات لە تۆڵەکردنەوە و ماف وەرگرتنی زەعیفەکە لە قەڵەوەکە لە دەوڵەمەندەکە بۆ فەقیرەکە ئەمە حەیاتی تایە ژیانی تایە بۆ خەڵک نوێبوونەوەی ژیانی تایە کاتێکە حوک حەدێک جێبەجێ ئەکرێ لەسەر کەسێک عیلەتەکەی چییە هۆکارەکەی چییە بۆ ئەوەی خەڵک ببێ بە دەرز بۆی جارێکە ئەوە نەکات یەکەم بۆ خودی خۆی کەسەکە ببێ بە عیبرات لە هەر شوێنەکە ببینرێ بڵێن ئەو دەسەی کە بڕاوە هی دزیەکەیە بۆ خودی خۆی یەکەم دووهەم بۆ کۆمەڵگا وەلەکم فی الحەیاتی قیصاص یا ئولی الئەلباب ئەگەر ئولو الئەلبابن ئەگەر ئەصحاب العقولن ئەگەر کەسانێکی ژیرن عاقڵن ئەمە هی ئەوەیە غەیری ئەمە تۆ لە سجنا قەڵەویەکەی برا سەرنجام ئەگەر جیاوازی نێوان موچەی پلە باڵا و کەمەندامێکی ژگە تا ڕادەی هاوسنگ بکەیتەوە خەڵک پەنا نابە بۆ دزی و بۆ زەوتکنی مافی خوشکەکە یا دراوسێکی برا لە عامل لە ساڵی من لە ساڵی ئەو ساڵی کە یعنی دزیەکی زۆر ڕوویا لە خلافەی ئیمامی عومەرە گرانیەکە پێوتێ عامل مەجاعە لە فقی ئیسلامیە ئەو ساڵە ئیمامی عومەر حەدی سەریقەی هەڵگرت بۆ یعنی شتەکەی خستە سەر ئەستۆی خۆی و دەسەڵاتدارانی ئەو کاتە فەرمووی بۆیە حەد هەڵەگرم چونکە ئێمە بەپێی ئەو شتەی کە خوا لە ئێمەوێ ئێمە ئیشمان نەکردووە مافمان نەداوە بەو کەسەی کە دزیەکەی کردووە بۆیە پێویستە هەموو کەسێک بەقەدەر خۆی ئیعطائی حەقی وەرگێ وەعطوا كل ذي حق حقه ئێمە ڕاستە پلە باڵایەک بۆ نمونە هیلاک بووە شەهادەی هەیە مثلا ئەم شتانەی کە بڕیوێتی بەڵام ئەوە وام لێ ناکا کە هەموو شتەکانی کە بخەمە ئەو لاوەڵا لەبەرەوەی کەم ئەندامە موقعێکی عرابی نیە لە مجتەمەعا لە کۆمەلگایە هەر وەکو شتێکی زیاد سەیری کەم ئەمە جەریمەیەکە بە حەقی ئینسانیەت دەکرێت تۆ سەیری کەم ئەندامێک بکەی وەکو زیادەیەک کاتێک کە پارەیەکی کەم ئەدرێ بە کەم ئەندامێک ئەمە هەر ئەو عیلەتەی هەیە کە زیادە و چی لێ بکەم مەجبور ئەو بەبلەغە کەمەی بمێ برا فەردێکە ئەوەی کە جاری وایە کەم ئەندامێک ئەنجامی ئەدا و ئەیدات ئەوەی کە ئەو پێوەی ئیبتیلا بووە ئەگەر کابرایەکی مقابل ئیبتیلا بووایە پێی لەوانەیە هەر زوو خۆی بکوشتایە لەوانەیە هەر زوو نەیتوانیایە فەئەمە فەردێکی فەعالە ناو کۆمەلگایە ئەبێ بەقەدەر ئیسە ئێمە خەیراتمان نییە ئیسە ئەو وڵاتانە خەیراتیان نییە وڵاتی خەلیج هەمووی تەقسیم ناکەن بەسەر کەسەکانیانە ئیتر ئەمە کەم ئەندام بێ یان صاحبی شهادە بێ یان فول ئەندام بێ ئەمە عیلاقەی چییە المهم ئەو مافێکی خۆی وەرەگە خۆیان کرد من لەسەر جێگاکەم هەر بەس سرم ئیشەکات مافەکەی خۆمم بنێ لە خۆ گیرفانی کەس نییە بەڵکو هیەم خاکەیە بەڵکو هیەم ئەرزەیە ئەم ئەرزە مواتنێک نیم هاوڵاتیەک نیم بەڵێ هاوڵاتیەکی بۆ حەقی خۆم نایتێ تۆ دوا حەقەکان وەکو یەک بە یەکسانی تەوزیع کرێت لە بینی هەردوولایە اینجا دوای حساب بۆ شەهادە بکرێ اینجا دوای حساب بۆ جودێکی علمی بکرێ اینجا دوای حساب بۆ سەقافەت و ئەو مەسائلانە بکرێ فەئەمەیش ئەچێتە بابی والعیاذ بالله ظلم مستەمع ئەچێتە بابی والعیاذ بالله زەوتکردنی مافی مقابلەوە ئەمە
پێویستە هەموو عاقڵێک هەموو کەسێک کە خۆی بە مەسئول بزانێ ناڵە مسلمان هەموو کەسێک کە خۆی بە مەسئول بزانێ هەموو کەسێک کە وەکو ئینسانیەت نەزرەی ئینسانیەتی هەبێ نەزرەی مرۆڤایەتی هەبێ ئەبێ بۆستێت زدی ئەم مەسئلەیە بڵێ کاکە براکەم هەمووی شەریکین لەم خاکەیە ئەمە ئیلاقەی نییە یعنی تۆ هەڵسیت بە هەوەسی خۆمان 40-50 کەس شتەکان تەقسیم کە لە ناو یەکە ئەمە ئەوە نابێت ئەمە خۆشەویستی خاک و خەڵک وا نابێ خۆشەویستی سۆزی هەبێ بۆ مقابل و بۆ وەتەنداری و بۆ نیشتیمان وا نابێ تەواوی زۆربەی ئەو خاوەن پێداویستی تایبەتیانەش بە هۆی مینڕێژی کێڵگەکان لەلایەن سەدام و وڵاتانی ترەوە ینی بریندار بوو بێ و هۆکارێکی هەیە هەر لەبەر ئەم خاکە و لەبەر ئەم نیشتیمانە داگیرکراوە لاتۆ ینی ئێستا بۆچی تۆ پێت وایە کەسێکی زیادەیە و لە کۆمەڵگە دەبێ بێمافی بەشێکی زۆریان لەوانەیە هۆکارێک هەبوو بێوای لاتووە بەشێکی زۆر کەمیان کاتێکە لە سکی دایکەوە دەرچووە هەر بە نقصانی دەرچووە هەمووی بەهۆی عیلەتێکەوە بوو بەهۆی ئەو نەهامەتی کە بەسەر ئەم خەڵکەیە هاتووە فبالتالي ئەبێ من خۆم بە مەسئول بزانم ئەبێ بەرپرسەکە خۆی بە مەسئول بزانێ جاری وا هەیە بەس دەوا و دەرمانەکەی بای کۆڵێ پارەیە ئێتۆ بۆ نمونە پلە باڵایەک 5-6 ملیۆن وەرەگرێ لەگەڵ کەم ئەندامێکە کە 100,000 وەڵا شتێکم خوێندەوە نازان وەڵێن معاشێکی پلە باڵایەک بەرامبەر معاشی 13 ساڵی کەم ئەندامە 12 ساڵی کەم ئەندامە شتێکی وام خوێندەوە یعنی بەڕاستی ئەمە جەریمەیە بەڕاستی ئەمە ئینسان کاتێکە کە ئیخوێنێتەوە ئەیهەژێنێ یعنی بێتاقەت دەکاتەوە ئەم مەسئلەیە فپێویستە ئینسان هەست بە مەسئولیەت بکات هەست بە مرۆڤایەتی بکات هەست بە یعنی خۆشەویستی بڵاوکەرە ناو خەڵکە خەڵکی خۆت ئەی تۆ بسبینە چۆن داوا لەم خەڵکە ئەەکەی بچنەوە سەر سندوقی دەنگان و دەنگت بۆ بنەوە تۆ ئەگەر متمانەیان پێکردووی تۆ بە دەنگی خەڵک چوویتە سەر و کورسیە بە دەنگی خەڵک بەرز بوویتەوە بە دەنگی خەڵک پێشکەوتووی بە دەنگی خەڵک ناسراوی لە شاشەکانەوە بە دەنگی خەڵک تۆ ئەم جورئەت و غیرەتەوە بۆ دروست بۆ تۆ بە ناوی خەڵکەوە قسە بکەی ئێ بە ناوی خەڵکەوە قسەکەی ئەوەی لە دڵی خەڵکایە بیڵێ بۆ خەڵک ئەوەی لە دڵی خەڵکایە تۆ ئەنجامی بدە ئەوەی لە دڵی خەڵکایە ئیشی بۆ بکە ئەوەی لە دڵی خەڵکایە هەستت بۆی بجوڵێ نەک بەرژەوەندی خۆم بەرژەوەندی تاک کورە برا هەرەونە و پێ ئەشێکە لەسکی دایکتا بۆ بڕاوەتەوە لەسکی دایکمانە دووشت بڕاوەتەوە نیقاش و جیدالی تیانە مەسئلەی ئەجەل مەسئلەی ڕزق هەر ئەو نەیە ئەگەر نازانم چنە هەبێ بۆکی جەمع مالا فعدده يحسب أن ماله أخلده کورە بابە تێبگە دەرز وەرگرە لە پێش لەوانەی کە پێش خۆتەوە ڕۆژانە ئەم خەڵکە ئەمرێ ڕۆژانە ئەڕۆنەوە ڕۆژانە سەفەرەکەن ڕۆژانە هیجرەتەکەن ئەو هەموو گەنجە داماوە هەمووی لە دەرامەتی و بێوەزعی ئەم وڵاتەیە کە ئەچنە و خارجە و لەو ئیجە و میجێ ئەخنکێن و خۆی تەعالا بەشەید لە قەڵبیان بە فئەمە ئەم مەسئلەیە بەڕاستی پێویستە بە جددی بیری لێ بکرێتەوە پێویستە عاقڵەکان ژیرەکان هەوڵی بۆ بدەن کۆبوونەوەی بۆ بکەن پێویستە بچن بۆ لای کەسەکان کە فعلا ئەهلن بۆ دیفاعکردن لە مسلمان زۆر باش مامۆستا گەل تا چەند خۆی بەرپرسە لەوەی کە مافی زەوت بکرێ مڵکی بخورێ ینی بۆ نمونە وەرە محەممەد بوو عەزیزیەکە بوو لە تونس خۆی سووتاند و شۆڕشێکی بە دوای خۆیان هێنا و وەدایکی دەڵێ من شانازی بە کوڕەکەمەوە کەم چونکە بەهۆیەوە 7 دکتاتۆر و تاغوتی ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕووخان هەر لە تونس و میسر و لیبیا و نازام سووریا وڵاتانی ترەوە بەڵام هەر لەم وڵاتی خۆمانە گەل زۆر بێدەنگە ئەنی پیاە ئەکێشێ مافی ئەخورێ مافی زەو دەکرێت گەندەڵی بەرامبەر دەکرێ هەر لە مانگی ڕابردووە گەنجێک لەبەری کە ڕێگان نەدا کە نازام 12 سەرخێزانی هەبووە کە خانوەکەی بکاتەوە ئەچێ خۆی سووتێنێ بەڵام خەڵک هەر بێدەنگە ینی جیاوازی ئەو سووتانەی کابرای تونسی و کوردستانی چییە بەڵامە بەسمەوەیە گەل تا چەند خۆی هۆکار بۆ بۆەوەی کەوا بەرپرسەکان ماڵ و مڵکی داگیر بکەن یا بیخۆن طبعا خۆی ڕەزامەندی خەڵکە کە ئینسان جورئەت پێیاکە بەرامبەر ئەو کەسە زوڵم کایان ستەم کایان مافەکەی زەوت وی پێغەمبەری خوا فەرمێ ئەفضل الجهاد كلمة الحق عند سلطان جائر كلمة حق كواتە ئەو کلمە حقشمان کەواتە ئەبێ أضعف الإيمان ئێمە نەکابرای تونسی ڕاستی کرد خۆی سووتاند ئێمە هەمیشە ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما ئەوە یەکێکە لە کەبائر کە کردوێتی بە حەقی خۆی دووهەم نە ئەمانەوێ وڵات تێکچێ نە ئەمانەوێ دەستگایە تێکچێ نە ئەمانەوێ هیچ کەسێ ئێمە ئەمانەوێ بە وشەی سەلامەتی بە وشەیەک کە تعبیر کا لە مافی خۆمان بە وشەیەک کە حسابی کەین کە وشەی حەقا کە پێغەمبەرمان فەرمێتی لەسەر و فرمودەی جەنابی هێنای فەرمووی ئەفضل الجیهات باشترین و چاکترین جیهات کە کەلیمەیەکی حەقا ئەمامە حاکمین جائر یان سوڵتانین جائر یان ئیمامین جائر بە هەر سێ ڕیوایەتەک هاتووە کەواتە ئینسان کەلیمە حەقەکە چییە داواکردنی مافی خۆتە تۆ وەستانە لە شوێنێکە
تعبیرە لەسەر ناڕەزاییت ئەمە کیفایەتە ئیتر پێویست ناکە خۆت بسووتێنی نەپێویستەکە شت بسووتێنی نەپێویستەکە خەڵک تعدا لە خەڵکی جا تۆ ئەگەر ئەم کەسە بێمافە تعدای کرد لە مقابل کەواتە دیفاعی ئەمیش جەریمەیەکی کەی ئەنجامدا وئینەما ئێمە ئەمانەیە بەس ئەم کەلیمە حەقە هەبێت هەموو کەسێک ژیر بێ هەموو کەسێک عاقڵ بێ دیفاع لە ذاتی خۆی بکە دیفاع لە نەفسی خۆی بکە دیفاع لە مافی خۆی بکە بە وشەیەکی حەقانی بە وشەیەکی سەلامەتی دوور لە ئەزێدانی هیچ کەسێ دوور لە جنێ و دوور لە طعن دوول هیچ چونکە ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء پێغەمبەر عليه الصلاة والسلام ئێمە هەمیشە ئەبێ زمان پاراو بین دەست پاراو بین چاو پاراو بین نیەت پاراو بین نیاز پاک بین نیەت پاک بین دەست پاک بین دەست بە دەست نوێژ بین ئەم اینجا تعبیرەکەم لە مافەکانی خۆم اینجا بە وشەی ئایەت تعبیرەکەم بە حەدیث تعبیرەکەم هەموو ئایەت و حەدیثێک ئەکەم بە گولەیەک بۆ ناو جەرگی ئەو کەسەی کە زوڵم لێەکە من ئایەتم هەیە خوا ئەفەرمێ دعوە بکەن بەڵام بەچی جیهاد بکەن بەڵام بەچی بەڵام بە کەلیمە بەڵام بە وحی چییە وحی یعنی قورئان و سنەیە من بە ئایەت مامەڵە ئەکەم من غەیری ئایەت هیچم نییە من وشەی حەقم هەیە وقل الحق من ربكم هەموو شەوی جومعەیەک سونەتە و سوورەتە بخوێنی سوورەتی کەهف لەو سوورەتی کەهفا بۆیە هەفتانە تازەکەینەوە وقل الحق ئەبێ ئینسان ئەم حەقەی هەبێ و تعبیر لە ذاتی خۆی بکات لە شخصی بنەک بە ذاتی خۆت لە خۆت و لە کۆمەڵگاکەت لە خۆت و لە دراوسێکەت لە خۆت و لە عایلەکەت لە خۆت و لە شەریکەکەت ئێمەی موسڵمان خواویستین خەڵکویستین خاگویستین خۆنەویستین ئێمە ئەبێ ئاوا مامەڵە بکەین ئێمە تەنها بەس بۆ خۆمان کار ناکەین بەڵکو بۆ هەموو هاوڵاتیەک هەموو هاوڵاتیە لەسەر ئەرزە بێ ئەگەر ئەوە هاوڵاتیە موسڵمان بێ غەیر موسڵمان بێ ئەگەر قومی ئێمە بێیان غەیر قوم بێ مادەم لەسەر ئەرزی ئێمە ئەبێ هەمومان شەریکین لە مافەکانە لە ئەرکەکانە هەمومان شەریکین وەکو یەک بەبێ جیاوازی چونکە سەروەتەکە سەروەتی ئەم ئەرزەیە ئەم خاکەیە ئەبێ بۆ هەمووان بێ نابێ کەسێک زیاتر وەرگێ لەسەر حسابی کەسێکیکە بەڵکو ئەبێ هەر شتێک هەیە بە قانون تەشریع کرێ ئەو قانونەی کە تەشریعەکە بێ عاقڵەکان ئەبێ کەسەکان کە یەکلا بوونەتەوە کە عادلن سەرڕاستن دەستپاکن کە هەوڵ نادەن بۆ گیرفانی خۆیان بۆ شخصی خۆیان بۆ کەس و کار و مەحسوبیەت و منسوبیەتیان نییە ئەبێ ئینسان بەم ڕۆحەوە مامەڵەکە هەرچ کەسێ بەم ڕۆحەوە مامەڵە بکات دووشت بەدەستێنێ یەکەم سەربەرزی دنیا دووهەم ڕووسپێتی قیامەت ئێمە کەسێکی قائم اللەیلمان ناوێت لەناو پەرلەمانە کە لە هەمیشە لە شەواش سەری بە سەجدەوە هەڵکردرابێ ئەگەر کەلیمەیە نەڵێ لە پەرلەمانە ئەمانەیە کەسێکی دادپەروەر بێ کەسێکی عادل بێ دینداری بینی خۆت و خوایە دینداری علامەتێکە بۆ من کە بڵێم ئەمە فەسادی نەکردووە ئەمە ماڵی کەسی نەخواردووە دینداری جاری وا هەیە ئەبێ ببێ بە علامەت و نیشانەیە کە من ئەو کەسە بەڕێخەم بەرەو ئەو شوێنە بەڵام لەو شوێنەیە ئینسانی عادل مەوێ من ئینسانێک کە دیفاع لە هەمووان بکات نەک دیفاع لە چینێک بکات لە حیزبێ بکات لە شخصێ بکات لە عایلەیە بکات لە قەبیلەیە بکات ئەبەدەن ئەوە ئینەما کەسێک کە لە ناو ساحەیەکی تەشریع بێت لە ناو قاعەیەکی تەشریع بێت ئەبێ هەمیشە هەرێمی کوردستان لە بەرچاوی بێ عێراق لە بەرچاوی بێ ئەو وڵاتە لە بەرچاوی بێ باشە مامۆستا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێوەی لقمەیەکی حرامی خەڵکێکی تر بخاتە گەدەیەوە نازام چل ڕۆژ عیبادەتی قبول ناکرێت دوعای وەرناگیرێت لە شوێنێکی ترا فەرمێ بە بەشیری کوڕی حوسێن کە باوکی نوعمانی کوڕی بەشیرە فەرمێ مەمکەن بە شاید بەسەر ستەمکاریەکانتان و لە شوێنێک دیکە فەرمێ بە دوو کەس ئەگەر لە بەرژەوەندیەکێکتانە دادوەریم کرد کە هی ئەو نەبوو ئەوە من ئاگرێکم بۆ بڕیارداوەی قیامەت خەڵک لە ئێستای ئەڵێ لیژنەی فتوای کوردستان کە کارەکانیان جێی دەستخۆشی و ڕێزە بەڵام ئەڵێ ئەوەندەی کە لە ئاستی کێشە و ئاریشە کۆمەڵایەتی و تاکە کەسیەکانە ئەجوڵێنەوە وەکو مەسەلەی مناڵی بلووری و فتوای سواربوونی تەکسی و کۆمەڵێشتی دیکە ئەڵێ دەست بۆ زەوتکردنی ماف و مڵکی خەڵکی نابن لە هەرێمی کوردستان لەیان کار بەدەستان و حیزبەکانەوە مەبەستمەوەیە ئەم فەرمودانەی پێغەمبەری خوان بۆ هێنایەوە وەکو ئەوەی کەوا ئاین چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە دەسەڵات و کاربەدەستان ماف و مڵک و سەرچاوەکانی گەل زەوت نەکەن بۆ خۆیان بۆ بەرژەوەندی خۆیان ماڵ مناڵیان بەکارینێن بۆچی ئاین یان زانایانی ئاین یا لیژنەی فتوا نەیتوانێت بەم ڕۆڵە سەرەکی خۆی هەڵستێ ئەرکی هەموو موسڵمانێکە پێش زانایانی ئاینی کە هەستن بم کارە و کە هەموو کەسێک لە شوێنی خۆیەوە قسەیە بکات ئەمەمان بڕاندەوە دووهەم
وەکو لوژنەی فتووە ئەوەی من ئاگام لێبێ بۆ هەموو مەسائلەکان هاتوونەتە پێشەوە مەسەلەن قسەیەکیان تیا بوو بەڵام بۆ ئەم مەسەلە بێ جددیتر بێت ئەبێ زیاتر دەستی باڵاتری هەبێ لە باتی ئەوەی باسی هەندێک شتی خلافیات بکرێ یاخود باسی هەندێک شتی ناڵێم لاوەکی و ئینەما شتی زۆر بەسیط ئەسڵ وایە باسی ئەم مەسئلە بێنە پێشەوە چەنەها جەلسەی لەسەر بگرن و تلڤیزیۆنەکان شاشەکان ئەوانەی خۆیان بە پرسیارەزانن ئەبێ ئەسڵ وایە هەستن و کۆچکەن بۆ لای لژنەی فتووە بچنە خزمەتیان بچن دانیشن لەگەڵیانە بڵێنەوە خۆمان و تەلەڤیزیۆنەکانمان هاتووین دەی فەرموو بدوێن ئەسڵ وایە لژنەی فتووە بزانن چێڵێن لەبەرەوەی ئیمزا لەلایەن خواوەکەنەوە قسەی ابن عباسە یا مفتی قبل أن تفتي اتق الله لأنك توقع عن الله یا ئەی مفتی لە خوا بترسە چونکە تۆ توقيعي خواك هتا ابن القيم كتابي كيف يوتي إعلام الموقعين يعني أو علاماني كتوقيعي كدولة ذاتي خواوه فكسك أم كسي مفتي يعني كسي كزانابه هلا سي قسەی خوا نەقڵەکە ئیستینباطێکی کردووە لە حکمێکی خواوە ئیستینباطێکی کردووە لە دقێکی خواوە ئیستینباطێکی کردووە لە دقێکی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کەئەنەما لوژنەی فتووە کەئەنەما لوژنەیەکی سەحابەمان لە ناوایە کەئەنەما ڕیسالەیەکی پێغەمبەر ئەگەێن مباشرەتەن بۆ ئەو خەڵکە ئەمە یەک دووهەم مەسئولیەتێکی سەرشانیانە چونکە هەچ کەسێک کەتمی علمی بکە هەچ کەسێک کەتمی فتوای بکە هەچ کەسێک کەتمی حەقی بکە ئەو خۆی زانێ سزاکەی چۆنە لای خوای پەروەردگار جەل جەلاله فبالتالي ئەبێ جددیتر بن و ئەبێ ئەم مەسئلەیە بە زەقی يعني باشتر باسیکەن و بە زەقی باسیکەن و فتوا لە دوای فتوا لەسەری دەرکەن نەک ئیکتیفا بکەن بە فتوایەک و تەلەڤیزیۆنەکان لە شاشەکانەوە دەرچن لە ئیعلامەکانەوە دەخۆی سە ماشەڵڵا ئەو نەشاشەمان هەیە هەر لە حساب نایەن ئەتوانن جەلسات بکەن و ئەتوانن ئیستیعانە یەک جەلسە بکەن لەسەر يعني لەم سەری کوردستان بۆ ئەو سەری کوردستان هەموو مامۆسایانی ئاینی هەموو زانایانی ئاینی کۆکەنەوە هەموو ئەهلی ئیعتیبار کۆکەنەوە هەموو ئەو کەسانەی کە دوعاتن ئەو کەسانەی کە خۆیان بە يعني بەرپرسیارێکی دینیان هەستاون بە پرسیارێکی دینی کۆیان کەنەوە لەژێر ئاڵایەکە لەژێر چەترێکە لەژێر چەتری ئیسلامە و بڵێن هەمومان با قسەیەکمان هەیە بۆ مەسئلەیە بۆ دیفاع لەسەر خاک و لەسەر سەروەت و سامانمان لەسەر پارە و پولمان لەسەر مافەڕەواکانی ئەم خەڵکە ڕەش و ڕووتە ئەم خەڵکە بێمافە ئەم خەڵکەی کە لاخراوە ئەم خەڵکەی کە هیچ کە دیرهەمێکی لە گیرفانانیە کە دینارێکی لە گیرفانانیە کە 2 مانگ پێش ئەوە بەرنامە ڕێژیەکە بۆ لای دکتۆرێ بچێ بۆی پارەی بۆ کەوکاتەوە 15,000 کەشفیەکەی دوای ئەوە 30,000 پێوە بۆ مەسائلی سەیدەلیە کە 2 مانگ پێش ئەوە بێ حسابی بۆ بکات ئەبێ هەڵسێت ڕۆژ بە ڕۆژ فتوای تازە ڕۆژ بە ڕۆژ سەرنجی تازە ڕۆژ بە ڕۆژ ملاحەزە و تێبینی تازە ڕۆژ بە ڕۆژ بچنە لای بەرپرسان لوژنەی فتوا چونکە لوژنەیەکی باڵایەن بچن ئەم يعني ئەم مەسئلانە تاوتوێکەن لەگەڵیانە باس کرێ لەگەڵیانە چونکە ئەکیدم يعني بەشی خۆیان ئەتوانن دیفاعکەن و بەرگری بکەن و قسە بکەن و قسەی ژیان لێ قبول کرێت فواجبی سەرشانی و هەموو مسلمانێکە بالدرجة الأولى و دووهەم مافە و ئەرکە لە سەرشانی هەموو داعیەکان هەموو بانخوازەکان هەموو مامۆستاکان هەموو زاناکان هەموو ئەصحاب المەنابر و ئەصحاب المەساجد ئەبێ ئەم مەسئلەیە باس کرێت و دیفاعی لێ بکرێت بۆ ئەوەی وەکو یەک چۆن هەوا خوا تەوزیعی کردووە هەمومان وەکو یەک يعني هەڵیەمژین ئەبێ ئەم ماف و سەروەت و سامانەی خاکی ئێمەش وەکو یەک بەرمانکەوێت بۆی کەس لا تظلمون ولا تظلمون قورئانە فەرمێ نەزوڵم بکەی نەزوڵم لێ بکرێ أبدا عدالات هموي وكو يك وكو سردمي إمام عمر كوري عبد العزيز بابا إيه خو مسألة كلا أونية كعمر كوري عبد العزيز كابراكي مسلمان تواز دو بينه إيه خو بمنهج عمر كوري عبد العزيز هب لم سردمي إمايا هب وكابرا أفريقي چەنە عادل بووە چەنە دادڕەو بووە غاندی چەنە هەوڵی داوە بۆ دادپەروەری چەنی هەوڵی داوە خۆی هەمومان بینیوانە ئەو ڕسم ئەو جلەی کە لە بەریایەتی ئێبرا ئەمە ئەگەر من الحیکمەت ضالة المؤمن پێغەمبەر فەرمێ حیکمەت و دانایی ضالەی ئیماندارە لە هەر شوێنێ ئەبێ دەستی پێوە بگریەوە بێ باسی بکەیت خۆ کەسەکە مسلمان نییە بەڵام ئەمە قەزەی ئێمە نییە مسلمانیە مسلمانە ئێمە قەزەی ئێمە ئەوەیە کە کەسێک هەستێت عادل و دادپەروەر بێ و دادوەر بێ خۆی بە قازی و حاکمێکی باش بزانێ بە یەکلایەنە ئیشکات کە هەستێت تەوزیعی سەروات بکات وەکو یەک هەمووی بەش یعنی وەکو یەکی بکەوێت
زۆر باش مامۆستا فرمودەیەکمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ 5 شت هەن مرۆڤەکان تیانە هاوبەشن ئاو لە وەرگا و خوێ و ئاگر و یەکێکی دیکەم ئەو لە بیرم چوویەوە بۆ نمونە سەیرەکەی هەرچی شوێنی گەشتیاری و سەوز و گردۆڵکەی لەلایەن کاربەدەستانە بۆ خۆیان داگیرکراوە بە دۆنم هەرچی بیرە نەوتە دەستیان بەسەرا گیراوە هەرچی بە منە سەرچاوی ئاو و شوێنی گەشتیاری باشە سەیرەکە هی مەسوولێک ینی ڕۆی بۆ سیتەک و مێرگەپان و شوێنە هەمووی تەلبەن کراواتەش وەکو جاران نەماوە تا چەند ئەم هاوپشتانی کە هاوبەشی نێوان مرۆڤەکان بەتابەت با من باز لە ئاگرەکە بکەم کە ئێستا زانایانە فەرموون ئاگرەکەم بەستی کانزا و سەرچاوەکانی ژێرزەویە تا چەند زەوتکردن لیان کاربەدەستانەوە ئەمە یەکێکە لەو هۆکارانی کە تاوانە کۆمەڵایەتەکان لە کۆمەڵگەیە زیادەکە بۆ نمونە جیاوازیە چینایەتیەکان زەقەکاتەوە پێغەمبەرمان فەرمووی الناس شركاء في 3 للفظك في 4 الماء والكلأ والنار للفظ چوارهەمە والملح واتە باسەکە باسی ینی نیعمەتەکانە ئەوانەی کە سروشتن ئەوانەی کە دەستی کەسیتیانە و ئەوانەی کە خوا مباشرەتەن بۆ خەڵک خسوێتی خزمەتی خەڵکەوە هەمووی شەریکن تێیدا بۆ کەس نییە هیچ کەسێک بۆی نییە وەکو وتم پێغەمبەری خوا فەرمی هیچ کەسێک شبرێک لە ئەرزێک بستێک ئەرز داگیر کات خوای تەعالا لەو بستە تەوقیەکات و بە حەوت طبقەی ئەرزە ئەیباتی ئەم مەسئلەی داگیرکردنی ئەرز و خاکە ئەمە بەڕاستی یان نەوت و یان تەنکەر و یان ئەم مەسائلانە ئەمەیە مشکلە دروستەکە و ئەمەیە حقد دروستەکە و ئەمەیە کوشتار و کوشتن دروستەکە لە ناو کۆمەڵگایە ئەمەیە هەڵهاتن دروستەکە ئەمەیە ئینتیحاد دروستەکات خەڵکێکی بێ دەرامەت و بێ دەسەڵات هەست سەیرەکات ڕۆژانە بەبەرچاویەوە ئەرز داگیرەکرێ ڕۆژانە بەبەرچاویەوە خاک داگیرەکرێ و نازام سەروەت و سامان داگیرەکرێ و زەوتەکرێ و فبالتالي ئەمە ئیشی یعنی ناتوانێت تحملی نییە ئەم کەسە بەرپرسە ئەبێ بەرپرس بێت لە ناموسی خەڵک بەرپرس بێت نەک بەرپرس بێ بۆ وەرگرتنی ماف بۆ خۆی زەوتکردنی شت بۆ خۆی بەرپرس بێ لە قیامەتی من بەرپرس بێ لە دنیای من بەرپرس بێ لە خاکی من بەرپرس بێ ئەبێ دیفاع لە ناموسی من بکات ئەبێ کاتێکە دوی شەو سلفی سیارە لێاو دەرچویت خێزان و ماڵم مەحفوظ بن و لە ئەم نابژین ئەمە کێ هەڵەسێ ئەمە کەسی بەرپرس هەڵەسێ بەم ئیشە هەڵەسێ کە ئەمنیەتێک بڵاو کاتەوە لە وڵاتە بەڵام کاتێکە ئەرز و ئاوی خەڵک داگیر کرێ یان ئەرز و ئاوی گشتی داگیر کرێ بۆ من بڤە بێ ئەگەر 100 مەتر داگیرکەم بەڵام بۆ کەسی وا هەیە بە چەنەها دۆنمی داگیر کردو و بە دەفاتیر ئەفرۆشرا کاتی خۆی و ئیسەیش و مازال یان وەلایەزال بڵین ئەو شتە هەر هەیە یاخود وەکو جەناب فەرموو هەندێک لە زانایانی سەردەم باسی ئاگرەکەیان کردووە ئەوەی کە لە فەرمودەکەی هاتووە ئەڵێن بە نەوت و مشتەقاتی نەوت و کانزاکان و ئەو شتانە ئەمە هەستە سەیرەکەیت مەجموعەیە خەڵک بەکاری دێنن یان کەسانێک هەڵەسن بەکاری دێنن یعنی بۆ بەرژەوەندی خۆیان بۆ مەساڵحی خۆیان بۆ دەوڵەمەندکردنی خۆیان و خێزانی خۆیان و کوڕانی خۆیان و کەسانی خۆیان فبالتالي ئەمە کۆمەلگا ئەشێوێنێ و کۆمەلگا ئەچەوسێنێتەوە و کۆمەلگا تووشی شەلە لەکات و کۆمەلگا تووشی لاوازی ئەکات و هاوڵاتێک نابێت کە هەمیشە خێری بۆ تۆ بوێ هاوڵاتێک ئەوەی کە ئەضعف الئیمانەکەیژی هەیە بەڵام هاوڵاتێک دەبێت لە دوو شەوە هەستێ دوعاو لێ بکە ئێمە غەیری ئیمامی شافعی ناوی ناوە سیهام الليل لا تخطئ ولكن لها أمد وللأمد انقضاء خو ئێمە ئەومان پێ ئەکرێ بەس ئێمە ئەوەش ناکەین یعنی ئێمە عیلاقەکەیشمان لەگەڵ خوایە زۆر پتە و نییە هەرتا خوا تۆڵەکەمان بۆ بسەنێتەوە عیلاقەکەمان عیبادەتەکەمان لەگەڵ خوای گەورەیە ئەو نە باش نییە ئەو نە ڕوو لە خوا نین ئەو نە قیام اللەیلەکەمان مەزبوط نییە ئەو نە نوێژی بەیانیەکەمان مەزبوط نییە ئەو نە کتابەکەی خوامان لە بەردەست و لە بەرچاوە نییە ئەو نەما یعنی دیراسەی ناکەین و تێ ناگەین لێ سونەتەکەی پێغەمبەرمان پشت خستووە فبالتالي هەردوو لامانەوێ ئەمانەوێ هەم ئەوان چاک بن هەم خۆش دیفاعمان لێ بکە ئێبرا تۆ عیبادەتەکە و نوێژەکە و خواپەرستیەکە و سەجدەکە و ڕۆژوەکە و نوێژەکە و ئەمانە هەمووی بە چاکی و بە باشی بەرەسەر خوای تەعالا ئین الله یدافع عن الذین آمنوا ئەبێ من یەقینم هەبێ بۆ ئاەتانە برا ئەگەر قیامەتە ئێمە وای لێ کردوین کە هەموو تەحملێک مان هەبێ چونکە قیامەت شتەکان یەکلا ئاکاتەوە بەڵام خۆ پێش قیامەتیش ئەبێ قسەیەکم هەبێ ئەبێ کەلیمەیەکم هەبێ ئەبێ لایەکم هەبێ یعنی تۆ ئەم عیبادەتانەی کە خوا فەرزی کردووە لە سەرمان هەمووی بۆ ئەوەیە کە ئیرادە دروستکە
کاتێک کە سەعات 12 نوێژی نیوەڕۆیە هەرچی شتە وازی لێنی الله ئەکبەر غەیری الله ئەکبەر هەموو شتێ ئەزغەرە ئەمە ئیرادەم بۆ دروستەکە کاتێک کە ڕەمەزان بە ڕۆژوە بی ئیرادەم بۆ دروستەکە کاتێک کە زەکات و پارە ئەدەیت و دەسەخەیتە پارەی خۆت ئەیەی بە فەقیرەکان لە هەموو دەفتەرێک دوو گەڵاونی دەرەکەی ئەمە ئیرادەیە ئەمە کۆنتڕۆڵی خۆت لەژێر دەستی خۆتە ئابێ لەژێر چاودێری خۆتە ئابێ قووەتی خۆت بە خۆتە بێت تەسیری خۆت بەدەم خۆتە و بەدەست خۆتە ئەمانە عیبادات دوامان لێ ئەکا کە فعلا من بم بە کەسێکی فعال بم بە کەسێکی صاحب ئیرادە بم بە کەسێک کە لای خۆمم هەبێ پەنجەی خۆمم هەبێ ئیرادەی خۆمم هەبێ بیرکردنەوەی خۆمم هەبێ نەک بیرکردنەوەی جەنابی بیرکردنەوە بێ بۆ من برا بیرکردنەوەی تۆ هی تۆیە هی منە من تۆمێ وەکو تۆم نایە وەکو خۆم من ئەبێ ئاوا مامەڵە بکەین و ئاوا بیر بکەینەوە فعیبادات و مامەڵەکردن لەگەڵ خوای پەروەردگارە با پتەوترکەین با بەقەوەترکەین چونکە خوای تەعالا پشتی پێپشتانە خوای تەعالا دێتە جواب لەسەر کەسی ضعیف هەر ئەو دیفاعیلیەکە و هەر ئەو بەرگریەکە فبۆیە ئێمە پێویستوان بەم مەسئلەیە بەڕاستی ڕۆحمان پتەوکەین بە عیبادەت هیمەتمان بەرزترکەین بە عیبادەت لەو فەرمودەیە کە بەشیری کوڕی حوسێن باخەکەیدا بە مناڵەکەی خێزانەکەی دەڵێ من ئەمە قبوڵ ناکەم دەوێت بیوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شێوەی عەقد و بە یاساییکردنی واتە دەوێت بیکا بە شتێکی گشتی زۆر جار زەوتکردنەکان بە یاسا دەکرێن واتە بە یاسا ڕێگەخرێن پیاوێک مارەی خێزانەکەی خوا لە محکەمە شتێکی پێنووسە یا دووشایەتی لێگرێن میراتی خوشکەکەی خوا بە هەمان شێوە ئێستاش لە تازەترین ڕووداوە کە بینیمان بە یاساییکردنی ئەوەی یاسای چاکسازی پێدەگوترێت کە تەنها موچەی پلە باڵا دابەزێنراوە تا ڕادەیەک کەوا ئێمە کێشەمان لەسەر ئەوە نەبووە کێشەی خەڵکو و لەوەچە فراکسیۆنەکانی ژەوە بووەکەوە بە ژیانێکی شیاو هەروەکو مرۆڤ بۆ ئەو کەسانی کە 120,000 و 150,000یانەیە دەڵێن بۆچی لە عێراقا کەمترین موچەی خاننشینی 500 و لێرە 200 تایە لێرە بۆچی کەمترین موچەی کەمەندان 500,000 لێرە 120,000 کاتێک کە ئەم زەوتکردنە کاتێ ئەم ستەمە بە یاسا ڕێگەخرێ ئەمە چه مەترسیەک و زەنگێکی هۆشیارکردنەوەی بۆ کۆمەڵگە کە تۆ بە یاسا ڕێکی بخەیت و بە یاسا بڵێ بە خاوەن پێداویستێکی تایبەت تۆ ئەگەر بەس کرێخانوەکەشت 200,000 بێت تۆ هەر شیاوی 150,000 ئەسڵ وایە ئێمەش باسی ئەو کەسانە بکەین کە کاتی خۆی دەنگی ناوە بەو کەسەی کە ئیسە ئاوا ئەوەی بەسەرهێناوە باسی ئەو کەسە بکەم کە فعلەن بەڵام مامۆسایانی خەڵکێکمان هەیە لەسەر تەلەڤیزیۆن باشکاڵێ ئەگەر ئێمە یەک کورسیش بێنین کورسی دەسەڵات بۆ کەس بەجێ نایڵین بیرە نەوتەکان تەسلیمی کەس ناکەین هەر بە دەسەڵاتداری ئەمێنینەوە ینی ئامادەیە لە پێناو کورسیەکەی خۆیان لە پێناو نفوسی خۆیان لە پێناو حیزبەکەی خۆیان 1000 کەست بۆ بگوژێنی مەناعەتی نییە خۆشی لوێچە خوێنی بەرناکە پرشەیەکی بەرناکە ژێر دەستەکانیەکە ینی کابرا دەنگیش لەوە چێ نەدابێ بەڵام هەر ئێستا هەر هەمان چارەنووسیێرە ئەبوو ینی بەجۆی لە جۆرەکە مهم لای هەموو عاقلێک ئیسە واضحە کە ئەوەی کراوە زوڵمە بە حەقی هاوڵاتیان و مافی هاوڵاتیان زەوت کراوە ئەگەر بە قانون بێ و یان بە غەیری قانون بێ هەموو کەسێک ئینسان خوای تەعالا زەمیرێکی پێبەخشیوین و عەقلێکی پێبەخشیوین باشترین خەڵاتی کردوین مەسئلەی عەقڵە کە من شتەکان حەسەن و قەبیح لە یەکەکەمەوە باش و خراپ لە یەکەکەمەوە تاوتوی شتەکانەکەم لەگەڵ خۆمە پێغەمبەرمانە فەرمێ ئین الحەلال بەین و ئین الحەرام بەین حەڵاڵ و حەرامی لە یەک جیا کردوێتەوە بۆمان خوای پەروەردگار جەل جەلالوه فتۆ تێ ئەگەی ئەگەر ئەمە سەقەت بێیان باش بێیان چاک بێیان خراپ بێ تۆ ئەزانی مادەم شتەکە هەموو ئەو دەنگە هاتۆتە دەنگ ئەو هەموو سەوتە بەرز بۆتەوە ئەو هەموو باس و خواسە لە مەسائلی یعنی ئەم مەسائلی سۆشیال میدیا بێ یان ئەمانەی کە هەیە فەیسبوک و ئام شتانە ئەم هەموو ئەسواتە ناڕازی ئەبیستین کەواتە شتەکە یعنی شتەکە حەق نییە و باتیلە و ئەسڵ وایە ئەگەر قانونیش بێت هەڵوەشێنرێتەوە چونکە ئەمە زەوتی مافی خەڵکی تایە و زوڵمی تایە لە خەڵکی و هەچ کەسێ یعنی بە زمانی زبر مامەڵە بکات ئەوە ئێمە خوایەکەین بەگژە ئێمە و ئەو قیامەت ئێمە غەیری ئەوەمان نییە ئێمە چەکی دەسی ئێمە ئیمانەکەمانە چەکی دەسی ئێمە دوعاکەمانە چەکی دەسی ئێمە کەسێکی موسڵمانین ئێمە کەسێکی یعنی متەزینین ئیماندارە بێ متەزین بێ ئەبێ یعنی بزان شخصیەتی هەبێ لە ناو کۆمەلگایە بزانێت چۆن مامەڵاکات جا منیش ئەگەر وەک کەسی ملتەزیمیش وەکو ئەو مامەڵە بکات لە کۆمەلگایە کەواتە هیچی نەکرد هەردووکیان وەکو یەکن ئەو بەکری سدیق کاتێک کەژنەکە قسەی پێ ئەڵێت
لەگەڵ پێغەمبەری خوایە وەستاون هیچ ناکات کاتێک کە جوابیش نەکە ئەداتەوە پێغەمبەر وازێن ئەڕوات بەجێڵێ ئەڵێ پێغەمبەری خوا بۆ بەجێ دێشتم ئەفەرمێن مەلائیکەتەکان لێرە بوون کە جواب بدایەوە ڕۆشتم نیژە ڕۆم ئیشم نەماوە لێرە کەواتە هەچ کەسێ چۆن مامەڵاکەوە کەیفی خۆیەتی و ئینەما ئێمە ئەڵێن ئەمەی کە کراوە بە هەرچیە کراوە ئەمە زوڵمە ستەمە بە حەقی ئەو توێژە فەقیرە ئەو توێژە بێ دەرامەتە ئەو خەڵکە کەم ئەندامانە هەر بە حەقی هەمومان یعنی چونکە تۆ لە پێناوی بۆ نمونە 50,000 کەسە یان 100,000 کەس یان چەنەیە نازانمەوەی کە لە 92 هاتوون و پلەی باڵایان وەرگرتووە و لە پێناوی ئەوانەیە تۆ قانونێک جێبەجێ بکەیت یعنی تۆ تاریخ باس دەکات دوایی بە شێوازێکی ئەگە من ملیۆنێکم هەبێ ژیانم خۆشە دەنگیشم داوە بەو حیزبانەی کەوا ئێستا چەرمەسەری و قوڕبەسەریان بەسەر گەل و میلەت و خاوەن پێداویستی تایبەتیانەوە ئایا من ڕۆڵم هەیە لەوەی کە خاوەن پێداویستە تایبەتەکان ئێستا لە چ مەشەقەت و ناڕەحەتی و نەبوونیە کاژین لەوە چێ خەڵکێک ئەڵێ و ئەڵێ ئاگرە سوورە لە خۆم دوورە ئایا منێک کە دەنگم داوە بە خاو و خێزانەوە ڕۆشتوم چەپڵم لێداوە بۆ حیزبێ سرم خستووە هەوڵی پاراستنیە دەم ئایا منیش بەشدارم لە چەرمەسەری و نەبوونی و هەژاری و بێمافی خاوەن پێداویستی تایبەتەکان هەچ کەسێ وەکو فکر چۆن بیرەکاتەوە ئازادە وە چ شوێنێک ئیختیارەکە ئازادە و پیرۆزی بێ بەڵام لەسەر حسابی خەڵک نەبێ بەڵام لەسەر حسابی بەرژەوەندی عالم نەبێ لەسەر حسابی خاک و ئاو نەبێ لەسەر حسابی سەرۆت و سامان نەبێ ئەگینا هەموو کەسێ ئازادە چۆن بیرەکاتەوە و ئەچێتە هەرچ پاڵ هەرچ کەسێک ئەوە خۆی ئەزانێ و ئینەما ئێمە ئەڵێن ئەو عیلاقەی تۆ و ئەو دەنگدانەی تۆ و ئەو یعنی هاندانەی تۆ بۆ ئەو گروپە بۆ ئەو مەجموعەیە بۆ ئەو کەسانە لەسەر حسابی فەقیر و هەژار نەبێ تۆ چ لەزەتێک و متعەیەک ئەبینی ئەگەر خۆت باش بی و دراوسێکت خراپ بێ چ لەزەتێک و متعەیەک ئەبینی کاتێک کە مناڵەکەی تۆ جلێکی جوانی لەبەرا بێ و دراوسێکت جل نەبێ لەبەری کات مناڵی دراوسێکت لا حول له ولا قوة یعنی ئەمە کاتێک کە تۆ خواردنێکی خۆشە خۆی کە ئەمە کەواتە کەسێکە نە هەستی هەیە نە سۆزی هەیە نە کەسێکی عاتفیە نە کەسێکی خۆشەویست کە منهەجی خۆشەویستی و بڵاوکردنەوەی خۆشەویستی بێ لەناو خەڵکا کەسێکی خۆویستە خوانەویستە خەڵک نەویستە خاک نەویستە هەر خۆویستە ئەوە ئەنایە ئەنە لە چیوە هاتووە لە ئەنانیەت کە ئەڵی کەسی ئەنانیەت لە ئەنەی شەیطانەوە هاتووە چونکە یەکەم کەس قال أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين ئەوە کەسێکە یعنی بەڕاستی وە ئیمکان زیندوو بێ پێویستی بە تعزیە پێویستی بەوەیە کە ئێمە تعزیە بۆ دارین چونکە مردووە لەناو کۆمەڵگایە لەسەر حسابی خۆم لەسەر حسابی پڕکردنی گیرفانی خۆم وڵا دراوسەکەم با بچەوسێتەوە ئاگرە سوورە لە خۆم دوورە فشەیە ئەگەر دوورە بۆچی بینی و ئاگرە سوورەیە کەواتە نزیکە توی ژە سووتێنێ خوای تەعالا ئەفەرمێ کاتێک کە فیتنەیەت هەمووی ئەبات هەر هەمووی ئەبات گیا ناکاتەوە بۆیە جبریل عەلەیهی سەلام کاتێک کە لادێکە زوڵمستەمیانە کرد یەک کەسی تیا بوو پیاوچاک بوو وتیان یا جبریل ئەمە پیاوچاکە چی لێ بکەین فەرمووی ئیبدە و بیهی ئەوەلن یەکەم بەو دەست پێ بکەن فئێمە پێویستە هەمووی ئەمەم سیلسیلەیە کە ئەم کۆمەڵگایە وەکو تەسبیح وایە دەستمان بەدەستی یەکەوە بێ و وەکو زنجیرێک وایە هەمومان ئەبێ بەرژەوەندی یەکتری بخوێنینەوە کۆتا پرسیارم زۆر بە کورتی ئایا زەوتکردنی ماڵ و مڵکی خەڵکی لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن کۆمەڵێ بەرپرسەوە لەلایەن کۆمەڵی خەڵکی نابەرپرسەوە ئەمە ڕەوایەتیەدا بەوەی کەوە گەنجێک تاکێک خێزانێک لە کۆڵانێکە ئەوانیش دەستیان بچێتە نێو مڵکی گشتی و زەوتی مڵکی گشتی بکەن لەوەی کە سەعاتی کارەباکەی نەبەستووە لەوەی کە بۆ دینەمۆیەکی داوە لە ئاوەڕێیچەکە لەوەی کە کۆمەڵێ دەزەخاتە نێو مڵکی گشتیەوە کە سەرنجام ئەزانێت دراوسەکەی بێماف و بێبەژەکرێ ئایا ئەم زەوتکردنی ماف و خواردنەی لەلایەن دەسەڵاتەوە ڕەوایەتیەدا بە تاکێکەوە ئەویش دەست بخاتە نێو مڵکی گشتی و زۆرجا قسەیەکی باو هەیە لەگەڵ ڕێزمان کە دەڵێ وەکو لێکردنەوەی موویە گوایە لەو ئاژەڵە خراپە ئەمە ڕەوایەتی پێ بەخشێ ئەوە ئەو قوربەسەرە ئەگەر ئاوا بیرکاتەوە کەواتە دزی کردووە لە 4-5 ملیۆن خەڵکی ئەم وڵاتە ئەوە دزیە لە کۆمەلگا من دزیەک لە جەناب بکەم زۆر باشترە وەی لەوەی کارەبا بە دزی و ڕاکێشم دوو خەتی ئاوم هەبێ دوو خەتی کارەبام هەبێ نازانم بە دزی و شتێکت کردبێ یعنی بدەوێت دەگەیە بدەی لە حکومەت وەڵام مادەم ئەو وایە منی جوان وانییە ئەبێ مادەم ئەو وایە من هەوڵ بەم ئەوی چاکەم نەک من لە داخی ئەو بنیش خراپ بم ئەبێ هەوڵ بم عریزە بنووسم چمە مەحکەمەکان بۆی لە قیامەتە حوجەم هەبێ بڵێم خوایە خۆ منش کاتێکم کرد لە مەحکەمەکەش کاتم کرد خوایە زدی ئەو زوڵمە زدی ئەو ستەمە بەڵام ئەگەر بێت و خۆم ستەمەکە بکەم و زوڵمەکە بکەم و ئاوەکە برژم و کارەباکە بدزم و
مەسائلی فەرهود و مەسائلی بانقەکان و مەسائلی ئێستا خەڵک خواخوایەتی ئەو خەڵکی وڵاتانە خواخوایانە شتێک بێت و بانقەکان بدزن تۆ دزید لە هەموو عێراق کردووە دزید لە هەموو تاکێک کردووە ئەبێت لە قیامەتە هەموو تاکێکی عێراقی بۆ نمونە گردن ئازاکانەوە لەکوێ دەسەکەوێت هیچ دەست ناکەوێت کەواتە تۆ بەم قسەیە بێ ئەم برادەرە هەرتایە بۆ خۆی سزاخوا هەرتایە بۆ خوشکە مافی منی زەوت کردووە خوای پەروەردگاریش کاتێک پێغەمبەر صلی الله باسی تەوبە ئەکات زانایان ئیستیماتیان کردووە کە چوار هینی تیابێت چوار شەرت چوار مەرج یەکێ لەو مەرجانە چییە ڕەدی گەڕانەوەی مافەکان بۆ کەسەکە بێ کاتێککە من تەوبە ئەەکەم دزیەکەم کردووە ئەسڵ وایە وەکو کابرا چۆن کاتی خۆی دزی کردبوو 11 سەر حەیوانی دزی بوو لەسەر ئەو 11 سەرە خۆی بەخێو کردبوو هەرتا ئەم ساڵانە چوو بۆ حەج ناوی دەرچوو بۆ حەج هەموو سەر حەیوانی کۆ کردو 401 سەر بوو لەگەڵ ئاو نەپارەیە تاق لە ماڵی کابراییە فەرموو فڵان کەس وەڵاوتی هاتووم ئەمە مافی تۆیە بیری لە فڵان ساڵە ئەو لێت زیت تێرە وەڵا تیدا ئەمە هەمووی هی تۆیە بەس گەردم ئازاکە لە ساڵی هەشتاەوە من لەو شتانەی تۆ خۆم مناڵ هەمووی بۆ گەورە بەس ئەوە گەردم ئازاکەی ترە ئەمە هەمووی تۆیە وتی بۆ هاکەی وتی ناوم دەرچوو بۆ حەزەکەم حەجێکی پیاوانە بکەم فئێمەش وەکو ئەو مامەڵە بکەین کەواتە هیچمان نەکرد موسڵمان ئەبێ متەزن بێ ئەبێ ئەمین بێ ئەبێ عادل بێ ئەبێ مافەکان بپارێزێ ئەبێ تێکدەر نەبێ ئەبێ هەمیشە هەوڵبات بە قسەی شتەکان تعبیر لە شتەکان بکات بە حەقانیەت و هەوڵبات شوێنە ڕئیسیەکان بگرێتە بەر بۆ ئەوەی تووشی ستەم نەبێت بۆ بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد بانخوازی ئیسلامی سپاس بۆ بەڕێز سپاس بۆ ئامادەبوون بۆ زانیاریەکان بڵێ خۆشەویستانم لێرەدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان بە ئومێدی ئەوەی لە بچووکتین وەکۆڵێ لە دەرزیەکەوە تا زۆرترین شت دەستمان نەبێت لە زەوتکردنی ماف و مڵکی هیچ کەسێکدا خوای گەورەش وەکۆڵێ پەردەیە بخاتە نێوان ئێمە و مڵکی گشتی و مڵکی خەڵکیەوە تا بە گەشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ